تورکیا ئەو شەڕێک کە ئەمڕۆ لە خاکی کوردستانە هەڵی گرساندووە ئەتوانین لە 3 ڕوانگەوە ئاماژەی پێ بدەین بڵێن مەترسیەکانی لە 3 ڕوانگەوە بخێنە بەرچاو. یەکەمیان لە ڕووی ئاسایشی نیشتمانیەوە بۆ خۆی هەموو هەوڵێکی داگیرکاری لەلایەن هەر وڵاتێکەوە هەبێت کاریگەری ڕاستەخۆ لەسەر ئاسایشی نیشتمانی هەیە کە ئەمە پرسێکە پرسێکی نیشتمانی گەورەیە و دەبێ هەموو تاکەکانی کۆمەڵگە بە چاوێکی بەرپرسیارەتیەوە تەماشای بابەتە بکەن. دووەم لە ڕووی کۆمەڵاسی و ئیجتیماعیەوە ئەم بابەتە لەبەرەوە دوجار شەڕی تا دروست دەبێت. هەموو هەڵگیرساندنی شەڕێکیش بۆ خۆی مانای لێکترازانی کۆمەڵایەتی و دوجار ئاسایشی کۆمەڵایەتی دەکەوێتە مەترسیەوە چونکە هەموو شەڕێک بۆ خۆی مەترسی لەسەر ژیانی تاکەکان کە مەترسیش بوو لەسەر تاکەکانی کۆمەڵگەیانی دوجار مەترسیشە لەسەر کۆمەڵگەکە بەگشتی و ئاسایشی کۆمەڵگە بەگشتی دەخاتە مەترسیەوە کە پێویستە هەموو تاکەکانی کۆمەڵگە بە تایبەت ڕۆشنبیران بە چاوێکی بەرپرسیارەتیەوە تەماشای ئەم دۆخە بکەم. سێمیش لە هەڵگیرساندنی شەڕەکانە و لە هەموو کارێکی داگیرکاری و لە هەموو هەوڵێکی پشێوینانەوەی ئینسانی و کۆمەڵایەتی لە هەر کۆمەڵگەیەکدا ڕوودا جۆرێک لە قەلەقی و ڕاڕایی و بابەتێکی سایکۆلۆژی بڵاوە پێبێت کە لە ترس و قەلەق و ڕاڕایی دروزەوێت کە ترسێکی ئینسانی و جۆرێک لە سایکۆلۆژیای ترس و فۆبیا بڵاوە بێتەوە بە ناو تاکەکاندا کە کاریگەری ڕاستەخۆی دەبێت سەر شێوازی بژێوی و ژیانی ڕۆژانەی هەر لە تاکەکانی کۆمەڵگە. ئەم پرسی داگیرکاری دەوڵەتی تورکی بۆ خاکی کوردستان لە ڕووی دەرونی و کۆمەڵاتی و کاریگەریکی نەرینی گەوری داناوە لەسەر هەر تاکێک لە تاکەکانی کۆمەڵگا بە شێوەیەکی گشتی چونکە بۆ حکومەی کە ئێمە وەکو نەتەوە لە دەر زەمانەوە زەلیل و جۆرە لە جۆرەکان چوساوی دەستی ئەم نەتەوانەی سەردەست بووین چ عەرەب و چ فارس و چ تورک وای کردووە کە هەمیشە بە جۆرێک لە مەترسی و ترس و دڵەڕاوکیەوە مامەڵە و جوڵەی ئەوان لەگەڵ خەڵکی ئێمە و لەگەڵ نیشتمانی ئێمە و لەگەڵ زەوی ئێمە و خاکی ئێمە و کۆمەڵگای کوردەواری بەگشتی تەماشا بکەین و هەمیشە بە جۆرێک لە سەرچاوەی ترس و دڵەڕاوکێ هەژماری بۆ بکەین. ئەمەش وەک گوتمان لە ڕووی ئەو باگراوەندە مێژووە سیاسی کە ئەو دەوڵەتانەی سەردەست هەمیشە دەست بە کورد بوون لە مامەڵەیاندا لەگەڵ دەسەڵاتە کوردیەکان و میرنشینە کوردیەکان و ئەو کۆمەلگایی ئێمە کە هەمیشە بەدەست ئەوانەوە جۆرێک لە چوسانەوە وستەمی لێکراوە. یەکێک لەو شتانی کە مەترسیە لەسەر کۆمەلگای ئێمە پرسی کۆنتترۆڵی کۆمەڵایەتیە. لە ڕاستیدا ئێمە هەر کۆمەلگایەک خاوەن و دارایی کۆمەڵێک دەستگای کۆمەڵایەتی کۆنتترۆڵن واتە بۆ زەبتی اجتیماعی هەر لە خانەوادەوە بیگرە قوتابخانەوە بیگرە تا گەورەترینیان کە بریتە لە حکوومەت و دەسەڵاتی فەرمی چونکە ئەمانە کاتێکە دەوڵەتی داگیرکاریەک ڕوو دەکاتە کۆمەلگایەمە ڕاستەوخۆ یەکەم مەترسی لەسەر چی دەبێت لەسەر دەسەڵات و حکوومەت و ئەو بڵێن فەرمانڕەوایی کە ئامادەیی هەیە ینی پلەی باڵای هەیە لە پرسی کۆنتترۆڵی کۆمەڵایەتیدا چونکە ئەو دەخاتە مەترسیەوە. بۆیە ڕاستەوخۆ کاریگەری لەسەر دەستگاکانی تری کۆمەلگاش دەبێت و جۆرێک لە تێکدانی ئاسایشی کۆمەڵایەتی و لە ئاسایشی نیشتمانی و مەترسی لەسەر ئاسایشی نیشتمانی و دوجار مەترسی لەسەر ژیانی کۆمەلگا و دەستگاکانی کۆمەلگا دەبێت بکشتی. دا ئەو کەسانی کە ئەمڕۆ کوردواتەنی سەرواوێکی معریفی و زانستیان لە هەک بەدا هەیە و پاشخانێکی معریفیان هەیە دەبێت ئەو ئاگاییان هەبێت کە ئێمە بە درێژایی مێژوو بەدەست ئەم دەوڵەتانەی چواردەورەوە زەبر و ناڕەحەتی زۆرمان چەشتووە
هەمیشە دۆستایەتی ئەوان بە جۆرە لە جۆرەکان لەگەڵ ئێمەدا نەهاتوتەوە دۆستایەتیان دوجار تا سەر نەبردووە و بە جۆرە لە جۆرەکان کاریگەری نەرێنیان داناوە بۆیە خوا نەخواسە دیارە لە شەڕەکانەوە خراپتر هەموو ئەو ناڕەحەتی ژینۆساید و تا بگاتە کیمیا باران و ئەمانە ئەو هەنگاوە نەگریسانەی ئەوان بۆیە ئەوەی پاشخانێکی وەگوتم معریفی هەبێ دەبێ ئەو ئاگایە سیاسی و معریفی هەبێ کە هەمیشە لە شەڕدا تا ئەمڕۆ ئێمە دۆڕاو بوین هەمیشە ئەبێ هەوڵی خۆ دوورخستنەوە لە شەڕ و لە جۆرێک لە جۆرەکان نزیک کەوتنەوە لە پلانی داگیرکەران بە دوور بین پێویستە هەموو تاکێکی کورد ئاگای لەوە بێ کە تێکەڵی پلانەکانی دژمنکاران نەبێت و خوا نەخواسە شەڕی کورد بە کورد هەمیشە بە دووری خین لە ماڵی خۆمان و دووری خێنەوە چونکە دوجار یەکێک دەبێت لەو هۆکارانەی کە ماڵی کوردی بەرەو بەتەوازەبوون و دوجار بەرەو فەنابوون دەبات وەختانە ئەمڕۆ لەلایەنە سیاسیەکان و لە کەسایەتی ڕۆشنبیرەکان و لەوانەی کە لە بواری سیاست و معرفەدا جێپەنجەیان دیارە و ڕۆڵیان هەیە و توانیویان و دەتوانن کاریگەریان هەبێ خۆشبەختانە هەمویان داوا و تەڵەبیان ئەوەیە کە کوردەواری هەمیشە دوور بخرێتەوە لە پرسی شەڕ و خوانەخواسان شەڕی براکوژی بە تایبەتی ئەمەش شتێکی بە جۆرێ لە جۆرەکان مژدەبەخشە پێویستە هەموو تاکێکی کوردەواری چ لەسەر ئاسی ئەوانەی کە خاوەنی ڕۆشنبیرن و پێگەیەکی معریفی گەورەیان هێوانە لە مامۆسایانی زانکۆوە بگرە تا مامۆسایانی قوتابخانە و خوێندنگەوە ئامادەیەکان دەبێت ئەوەیان لە بەرچاو بێت و خۆشبەختانە زۆر بەشیان ئەو بیرکردنەوە و نەفسیەتیان بۆ دروست بووە کە بەڕاستی لە شەڕی براکوژی بە درێژایی چەند سەدەی پێش و کوردەواری بە هەوڵەکانی بە هەدەرچووە هۆکارەکەی هەرەوە بووە بۆیە بە قەنەعاتی من پێویستە وەهاژ نەوەسن پێویستە بەرگیری لە هەر پلانێکی داگیرکەران بگیرێت فشار دروست بکەن کۆبوونەوە بکەن ناڕەزایەتی دەرببڕن هەر شتێک کە لە خزمەتی ئارامی و ئاسایشی کۆمەلگای ئێمەدایە ئاسایشی نیشتمانی ئێمەدایە بگیرێتە بەر و ئەو پەستانە دروست بکرێ و شەڕی براکوژی و ئەو شەڕانەی کە کاریگەریان لەسەر ئاسایشی نیشتمانی و کۆمەڵایەتی ئێمە هەیە بە دوور بخرێت